هیوام وایە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە ببێتە مایە تونند و دۆڵکردنی پەیوەندی نێوان توێژەرانی ناوخۆ و توێژەرانی نێودەوڵەتی لە بوارە جیازیەکانی زانستی و پزیشکی و دەرفەتی کاراکردنی چالاکی توێژینەوە و فراوانکردنی بەرهەمی توێژینەوەی زانستی زیاتر بڕەخسێنێت. بەڕێزان، ئێمە وەک وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەردەوام پشتیوانی تەواو لە توێژینەوەی زانستیمان کردووە و دەیکەین. بەتایبەت توێژینەوە کلینیکاڵەکان و توێژینەوەکانی بواری بایۆمێدیکەل ساینس پێوان وایە دەبێت وەبەرهێنانی زیاتر لە ژێرخان و توانە مرۆیەکان و پێداویستیەکانی توێژینەوەی زانستی پزیشکی بکەین. چونکە بڕوامان وایە کە بەرهەمی توێژینەوە پزیشکەکان دەچێتە خزمەتی پەرپێدانی کەرتی خوێندنی باڵا و کەرتی تەندروستی و خزمەتی مەزن بە مرۆڤایەتی و هەروەها بە هەرێمی کوردستان و عێراق دەگەیەنێت.